ئەرکەکانی پرۆدیوسەر بەڵێ ئەرکەکانی پرۆدیوسەر زۆرن، بەڵام من هەروە هاتم وەکو باسم کرد وەکو نیوە تاریفێک باسی بکەم و بۆەوەی بتوانین لە قۆناغەکانی دوایە لەوانەیە هەر پرۆدیوسەرێک و ئەگەر مەجال هەبێ زیاتر لایڤی بۆ بکەین و باسی بکەین. ئەکتەرز ئەگریمنت وەکو باسمان کرد ئەکتەرز ئەگریمنت با بڵێن کۆنتراکتی عقدکردن لەگەڵ ئەکتەرە، ئەمە ئیشی پرۆدیوسەرە. عقدکردن لەگەڵ ئەکتەرە، عقدکردن لەگەڵ دایرەکتەرە، ئەمانە کارێکی ئاسان نییە کاتی واڵێن. بۆ نمونە ئەگەر هاتو ئێمە لە پاشە ڕۆژە بڕیارماندا زیرەک بین بەو هەموو بیرۆکە کە زۆر بەداخەوە هەتا ئێستا تەخیر بووینە، توانیمان بە سکریپت ڕایتین ومانە بە کورتی فیلمێکی با بڵێن سکریپتێکی زۆر باشی چاکی ئەنفالمان یان هەڵەبجە کە دوو مۆزوعی مهمە و ئەبوایە چەندین فیلم تا ئێستا دروستە سەر ینی دروست بکریا لەسەری. ئەگەر هاتوو برۆکەیەکی ئەومان دەستکەوت و ڕۆژێ لە ڕۆژان پرۆدیوسەرێکی کوردمان هەبوو ویستی دایرەکتەرێ بۆ ئەم فیلمە بدۆزیێتەوە ئاسان نییە، یعنی نابێ لەگەڵ ڕێزمان تەوان ئەگەر هاتوو خۆمان دایرەکتنیەکی زەعیفی بکەین لەو هەموو دایرەکتەرە بە ڕێزەی کە هەمانە لە کوردستان باوەڕ ناکەم چاتی فۆرمی ئەنفال بکات. بۆیە بۆ سەرکەوتنی ئیشەکە پێویستە کا پرۆدیوسەرەکە بڕوا کێ بدۆزیێتەوە، دایرەکتەرێک بدۆزیێتەوە کە زیاتر تەجروبەی هەبێت لە فیلمی جینۆسایدەکان. بۆ نمونە فیلمی پیانیست یان فیلمی شنایدەر لیست، ئەم فیلمانە زۆر زەرورە بۆ پەنابەرینە بەر ئەو جۆرە دایرەکتانە بۆەوەی بێن لە فیلمی ئەنفالە هین بکەن. ئەگەر هاتوو فیلمەکە بۆ نمونە 10 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کرا، نیوەی فیلمەکە کە 5 ملیۆن دۆلاری تەنها بدەینە دایرەکتەرێکی زۆر بەناوبانگ ئیشەکە سەرکەوتووە بێ، لەبەرەوەی ئەو ئەزانێت ئەم فیلمە ئەنفال لە لۆکاڵیە و کوردیە کە جارێ هیچ دنیای دەرەوە نایزانن، ئەو ئەزانێت چۆن دایرەکتنی بۆ بکە بیکاتە فیلمێکی عالەمی. لەمەش مهمتر کاتیاڵێن بۆ نمونە فلانە دایرەکتەری بەناوبانگی هۆلیوود هات کە فیلمێ بکە، هەر ئۆتۆماتیکی جارێ فیلمەکە نەچوەتە بەس کاری دیستریبیوشنی بۆ کراوە فیلمەکە گەیشتە سینەماکان، جارێ نەگەیشتوتە بۆکس ئۆفیس ملیۆنەها تکتە فرۆشتێ بۆ فیلمە لەبەر خاتر ئەو دایرەکتەرە. هەروەها وتم ئەکتەرز ئەگریمنت با بڵێن عقد لەگەڵ ئەکتەرەکانە، عقد لەگەڵ ئەکتەرەکانە ئێمەوەی ڕاستی بێ دایمە بیر لەواکەینەوە لەگەڵ ڕێزما تەبان هەندێک کەس گلەی لەوە کاڵێ نازانم ئیشەکانمان کوردی نین ئیشەکانمان وانین. بابەگیان ئەگەر هاتو ئێمە بتوانین ئیشێکی بەناوبانگی عالەمی کوردی بکەین زۆر باشترە لەوەی کە ئیشێکی لۆکاڵی کوردی بکەین. بە کورتی ئەگەر هاتو ئێمە بۆ نمونە هەڵێم ئەگەر هاتو خوانەخواسە تەبانەوەکو تالی قەڵێم خوانەخواسە ئەگەر هاتو ڕۆژێ لە ڕۆژان حکوومەتی هەرێم و بیری لەوە کردەوە کۆمپانیایەکی گەورە و سینەما دروستکە و 500 ملیۆنێکی تەرخان کرد بۆی ئەگەر هاتو ڕۆژێ لە ڕۆژان ئێمە بە حکمی پارە بڕۆین بۆ لای چزانم تۆم کرۆس 20 ملیۆنی بینە بۆ 20 دقە دەوری لە فیلمێکی سینەمای کوردیە، هەر بە بۆنەی تۆم کرۆسەوە ملیۆنەها ئینسانی دنیا کوردەناسن، هەر بە بۆنەی تۆم کرۆسەوە بۆ نمونە ملیارەها با بڵێن ملیۆنەها تکتە ئەفرۆشتیەوە بێتە بداهاتی ملیۆنەها با بڵێن بۆ کۆمپانیاکە یان بۆ حکوومەتی هەرێم بۆنە جۆرێکە لە بزنس. ئەم جارە بۆ ناسینی جۆنۆسایدی کورد، ئەمجا بۆ بەشەکانی تر و چی و ئەمانە ئەمە هەمووی کاری پرۆدیوسەرە کاریە بکرێ. بەڵێ ئیشەکانی تری پرۆدیوسەر بۆی بزانین ئیشەکانی تر پرۆدیوسەر چێکە بەتاخۆ لە لای خۆمانیە. ئەویش یەکێک لەوانە شوتین سکۆچڵ نەخشەسازی نەخشەداڕێژی ڕۆژانەی شوتین، ئەوە یەکێکە لە ئیشەکانی زۆر گرنگە هەر هەمووی تەبانەوە سۆفتوەرە. ڕاستە لە لای خۆمانی شوابزانام لە فرێمە درێژەکانە یەک دوو جار بینیمە نازانم ناویش نەخشەسازیە چییە کە کەسێکی تر سەرپەرشتیاریەوە کاوە پیاڵێن لاین پرۆدیوسەر ئێستا تۆزیێتر دێمە سەر ئەوەشە. ئەم جارە بۆ بادجێت ئان سکۆچڵ ئەمە دوو کاری هەرە گرنگی پرۆدیوسەرە. بادجێت واتە بۆجە با بڵێن دارایی فیلمەکە کە ئیتر ئەو داراییە چۆن ئەبێت تەوزیع بکرێ بەسەر فیلمەکە. هەروەها سکۆچڵ وەکو باسم کە سکۆچڵ یعنی خۆمان لە گەرمیان پێڵێن یعنی جەدوەل با بڵێن ئیتر بە هەرحاڵ هین نەخشەسازی فیلمەکە کە چۆن ڕۆژانە باسی پرۆدەکشنەکەم ئەو کاتێک کە فیلمەکە تەسویرەکرێ. ئەم جارە هێڵت ئەند سێفتی واتە سەلامەتی فیلمەکە، ئەم جارە ئەم سەلامەتی فیلمە زۆر مهمە کە ئەمە هەقوایە لایڤێکی تایبەتی لێ بکەینەوە، بەڵام بەداخەوە ئەو هەموو مجازەفە ئەکرێ لە کوردستانە بۆ فیلمێکە لە دەرەوە ئەکرێت و بە هیچ شێوەیەک تا ڕادەیەک هەر هیچ نەبێ ئیسعافێکیشان لەگەڵانیە بۆی ئەگەر هاتوو شتێک ڕووبدا. ئەمانە لە کاری فیلمسازیە هەر زۆر زەرورن لە ئەوروپا ئەمریکا و فڵانێک ئەو وڵاتانی کە
سینەمایان هەیە زیاتر خۆی پێدەن وەکو باسم کرد لە هێڵتان سیفتی. هەروەها لۆکیشن ئەگریمەنت زۆر مهمە عقدکردن لەگەڵ لۆکیشنەکان بەتابەت ئەگەر هات و لۆکیشنی لە کوردستان بوو یەکێ لە مەغرب و یەکێ لە ئەمریکا بوو یەکێ لە ئیتالیا ئەمانە کۆپرۆدیوسەرێ مجموعەیە پرۆدیوسەر بۆەوەی هەر پرۆدیوسەرێک و لە وڵاتەکەی خۆی دەور بنیە ئەگەر هات و بۆ 10 دقەبەیان 5 دقەبەیانی ساعتی فلیمەکە بێ ئەم جارە عقدکردن لەگەڵ لۆکیشن مەنیجەر ئاسان نییە بۆەوەی لۆکیشن مەنیجەری ترە بێ کۆرسێکی تایبەت بک بۆەوەی تێ بگات کە تۆ وتت من بۆ نمونە هەربا لە سەرانفال بڕۆین بۆی بازەکەمان تۆزێ بچڕ نەبێ ئەگەر هات و بڕیارماندا لەوەی کە بۆ نمونە وتمان شوێنێکمان دۆزیەوە لە مەغرب لەبەرەوەی بۆچی باسی مەغربەکەم چکم زیاتر مەغرب لەوانەیە ئاگادار بن هەر فلیمێک ئێستا فلیمێکی هۆلیوودی بۆ نمونە ئەگەرەکو لە یەمەن لە با بڵێن سووریا لە لیبیا لە کوردستان لە عێراق بە هەر حال لە ئێران لەم ناوە فلیمێکی هۆلیوودی بکرێت زیاتر پەنابەنە بەر مەغرب لەبەرەوەی مەغرب عادەتێکی با بڵێن پلانێکی بزنسی زۆر باشی خۆیان هەیە ئەڵێ هەر کەسێ بێتە وڵاتی ئێمە شوتینی فلیمێک بکات لە 120 فەندەکەیە دەینەوە کارێکی زۆر باشە تەوان بۆیە ئەمە یەک دووەمیش لۆکیشنی مەغرب بە شێوەیەکی گشتی لە لۆکیشنی وڵاتە عەرەبیەکانە ڕوا جامە بەستمەوەیە باسی لۆکیشن مەنیجەرم کرد کۆنتراکتێک لەگەڵ لۆکیشن مەنیجەرە بۆ ئەوەیە کە ئیتر ئەو کۆنتراکتە لەگەڵ لۆکیشنەکە بە پێی پارەی مەغربی هەم هەرزانە هەم 20% تا بۆ فەندەکەدا هەمیشی تر کارەکان بە ئاسانیتر بەڕێوەڕۆ ئەم جارە کارێکی تر کە کۆمبەسەر میوزیک ئەمانە هەر هەمووی پرۆدیوسەریشی پرۆدیوسەرە کە بتوانێت لە پری پرۆدەکشن کارەکە ئەنجام بدات ڕێسک ئەسەسمنت کە خاڵێکی سەرەکی کاری با بڵێن هینە پرۆدیوسەرە ئەوش بریتە لە ڕوودانی کاری نەخوازرا و لە کاری فلیمەکە ئەم جارە تۆ پلانێکت هەیە کە بۆ نمونە 10 میلیۆن 20 میلیۆن بە هەر حاڵ پارە پێیاکەی بۆ فلیمێک لە کات لە پڕا شتێک دروسە بێ ئەبێ بودجەیەکت هەبێت تەرخان کرد بێ بۆ ئەگەر هات و کارێکی نەخوازراو کرا ئەم ڕێسکە سسمنتە یان هەندێک لە بوارەکانم هەر وەکو سەرەتا باسم کرد لەوانەیە تۆزێک موعقد بێ هیوادارم باسەکەم تۆزێ وشک نەبێلاتان بۆی بتوانم کۆمونیکیشنێکم لەگەڵ ئێوە هەبێ ئەگینا هەندێک زاراوە هەیە یان هەندێک بوارەیە هەرمەوێت تعریفی کەم ئەگینا ناتوانین زۆر لەسەری قسە بکەین نازانم کاتەکەشم چەندی قسەم کردو چکم نامەوێت کاتەکە لە دەستمان بڕۆ ئۆکەی فیلم کۆمەڵی باسی خواز هەیە کە گەرمەجاڵە بێوەکو باسمان کە قسەی لەسەر بکەین فیلم فاینانس ئەوە وەکو باسم کرد کە خاڵێکی سەرەکیە لە کاری فیلمسازی قسەی لەسەر بکەین ئەم جارە intellectual property واتە کۆپیڕایت intellectual property کۆپیڕایت چۆنیەتی کۆپیڕایتکردن واتە چۆنیەتی بەڕەسمیکردنی یا کۆپیڕایتکردنی فیلمەکەت لە کۆمپانیایەک هەروەها چیتر بزنس پلانین بەشێکی ترە لە ئیشی پرۆدیوسین بۆەوەی کە چۆن بزنس پلانین مەبەست لەوەیە ئەمە پێش هەروەکو سکریپتەکە کاتێگەیش کردێکرا بە پاکێجێکی باش ئەو کاتە کە کرا بە پاکێجێکی باش یەکسەر بزنس پلان پرۆدیوسەرەکان دانیشن بزنس پلانی بۆ داهێنین بزنس پلان دیسان خاڵێکی سەرەکیە ئەبێ قسەی زۆر لەسەر بکرێ بۆ کاری پرۆدیوسین بۆ کاری فیلمسازی ئەم جارە مارکتن ئەنالەسیس واتە مارکتن ئەنالەسیس دیسانەوە هەر پەیوەندی بە مارکێتینی فیلمەکەەوە هەیە ئەوش بوارێکە لە کاری فیلمسازی کە ئەبێ پرۆدیوسەر زیاتر پەیوەندی بە پرۆدیوسینەوە هەیە زیاتر ئەوەیە کە پەیوەندی بە دیستریبیوتەر و سیلز ئەجنتەکەەوە هەیە واتە دوای ئەوەی فیلمەکە تەواو بوو ئەو کاتە مارکێتن ئەنالەسیس چی بکات پرۆدیوسەر بۆ ئەوەی وەکو باسم کرد فیلمەکەی تەوزیا بکات باشان فیلمەکەی بفرۆشێتەوە بۆیە وەکو باسم کرد پرۆدیوسەرە بێ لە هەموو بەشەکانی فیلمسازی ئاگادار بێ ئەوەیە کە لە دوای ئەوەی کە فیلمەکەش دروست بوو ئەبێ ئاگاداری ئەوە بێت کە چۆن فیلمەکە بفرۆشرێتەوە ئۆکەی ئێستا گەیشتینەوەی ئەم جاریان باستە جۆرەکانی پرۆدیوسەر بکەین جۆرەکانی پرۆدیوسەر بێگومان پرۆدیوسەر جۆری زۆرە کەوتمان لەوانەیە حتمما خۆتشتان فیلمێکی سینەمایی زۆرتان بینیوەی ترەگەرەک و لە هەرکوێ بێت دایمە سەیرەکەی لە تەیتەڵەکانە زۆرجار 4-5 پرۆدیوسەر خەریکی فیلمێکی سینەماین ئەمجا هەندێکی شتی تر هەیە لە تەیتەڵا کە دێتە خوارەوە دوایەوەی فیلمەکە پێشکەش کرا ئەبینی فیلمەکە با بڵێن تەیتەڵەکانە بینین پرۆدیوسەرەکە کێ و دایرەکتەرەکەەوەمانە لە دوایەوە تقریبان 5 دقە کۆمەڵێ وردەنووسینی زۆر هەیە
جا ئەو وردە نووسینانە کە ئێمە زۆر جار خەڵکی تر تااقەتی نیە دوای تەوابوونی فیلمەکە مەگەر بە دەگمەنەگینا سێری ئەو خاڵانە ناکەن یان سێری ئەو وردە نووسینانە ناکەن ئەو وردە نووسینانە هەر هەمووی باسکردنە لە جۆرەکانی پرۆدیوسەر کە هاتوون هەر پرۆدیوسەرێک و خەریکی چیە و ئەو فڵانە پرۆدیوسەر خەریکی ئەو شتە بووە کە ئێستا دێمە دیاری قساکەم جا بە کورتی لە فیلمێکی سینەمایە چەند لە فیلمە گەورەکانە چەند پرۆدیوسەرێک یاڵە چاری فیلمێک بکەن بۆی بتوانن فیلمی پرۆدیوسی بکەن بەڵام من لێرا چی یەکەم هەوڵە دەم وەکو نمونە بۆی کارەکە زۆر قورس نەکەینەوە باس لە یەک پرۆدیوسەرەکەم بۆی چۆن خەریکی فیلمێک بێت